بەناوی خوای بەخشندەی میهرەبان کاڵەرە ناسم ڕایەڵەتان پێشکەش دەکەم دوای ساڵانێکی دوور و درێژ لە نەهامەتی و دەردەسەری خانەنشینانی هەرێمی کوردستان بە هاوتاکراوی موچەکانیان وەرگرت لەگەڵ عێراقدا بەڵام ئەم هاوتاکردنە خانەنشینانی سەربازی نەگرتەوە ئەوان ماوەی 71 ڕۆژە موچەیان وەرنەگرتووە. گرفتەکانی خانەنشینانی سەربازی دەکەینە تەوەری ڕاڵەی ئەمڕۆ بەڵام پێش دەستپێکی بەرنامەکە لەم بارەیەوە راپۆرتێکمان هەیە پێکەوە بینەری دەبین. خانەنشینانی سەربازی لە هێزەکانی هەفتا تا ئێستا موچیان وەرنەگرتووە و هۆکارەکەشی ئاشکرا نەکراوە. ئەوان لە بەردەم بنکەیەکی دابەشکردنی موچە گرتبوونەوەیەکیان ئەنجامدا و داوای چارەنووسی موچەکانیان دەکەن. ئاگاداری وەزیری دارایی ئەکەین ڕوونکردنەوەیەکمان باتێ وەکو برایەتی با لەمە زیاتر خەڵک تەحەمولی نەماوە لیان قوبوڵ ناکەین بە هیچ شێوەیەک. ئەمە دواپەیامیان دەینێ بێنە پێشەوە ئەم خەڵکە بووکەڵی دەستی ئەوان نییە، خەڵکی ماندووە، خەڵکی هیلاکە، ئەگەر شکە بن و بە تەمای وردبینین و خەڵکی گەندەڵ و خەڵکی خراپ و خەڵکی دس و جەردەی تایە با ئاگادارمان کەن لە هەموو کەناڵەکان بڵاوی کەنەوە ئەو کەسەی کە شتێکی کردووە شار بەدەری کرد. ئێ باشە قەی ناکە کە دیواری تیاخۆ من دیوار نیم. ئێ بچۆ بن دیوارەکە ببڕە بیگرە کێشێشی ئێمە کاکە. خۆیان باش وەزەچان ئەگەر لە حەج دەستەیە لە هەر شوێنێ ئەگەر کەسێکی گەندەڵ هەبێ ناشایستە هەبێ چۆن جێ شتیوە هەبێ کاکە. ئێمە ئەم خانیشینی هێزی هەفتە هەر هەمووی سەرۆکی هەرێمی کوردستان کاکە ئیمزای لەسەر کردووە. ئەمە ئێوە باسی چیە کرد؟ بەغدا داوای کردووە سەرجەم خانەنشینان بگەڕێنەوە سەر یەک بەڕێوەبەرایەتی و وردبینی لە لیستی ناوەکانیان بکرێت. دەوترێت ئەوەش گرفتی دروست کردووە، بەڵام خۆیان دەڵێن گرفتەکانیان سیاسیە و بۆچی هێزەکانی هێشتا موچیان وەرگرتووە. وەڵا ئێمە داوا لە وەزیری داراییەکەین بێتە سەر خەت و کێشەی هێزی هەفتا چارەسەر بکات. یعنی معنای نییە یعنی جیاوازی لە بینی هێزی هەفتا و هەشتا و خانەنشینی کە هەبێت. ئێمە کە خانەنشینین با بڵێن کاکە ئێوەش لەگەڵ ئەوانی کا بێ مەعاش وەرگرن. سەبەبی سەرەکی ئەوەیە کە دەستێکی حزب لەم ئیشەدا هەیە، دەستی حزب نەبێ هیچ شتێکەنە. من خۆم قسەم لەگەڵ وەزارەتی دارایی کردووەڵە ئێمە پارەمان نردەوە بەبێ جیاوازی بۆ هێزەکانی هەفتا و هەشتا بۆ مەدەنیش بەبێ جیاوازی ئەبێ وەری بگرن، بەڵام لە ناو خۆتانە کێشەیەکەی کێشەکە نازانین چیەکە ئەم کێشانە دەنێتەوە و ئارخەلێلیەدا. ئەمە ئەوە زیاتر لە 55 نزیک بە 2 مانگ زیاترە موچەمان وەرنەگرتەوە. خانەنشینانی هێزەکانی هەفتا هۆشداری دەدەن بە حکومەت لە زیاتر دواکەوتنی موچەکانیان و دەڵێن قوبوڵی ناکەین کە بەم جۆرە موچەکانمان دوا بکەوێت و وەزیری دارایی هەرێم ئاگادار دەکەنەوە لەم نیگەرانیان. لە هەمان کاتیشدا چاوەڕوانی ڕوونکردنەوەن لەسەر هۆکاری دروستکردنی گرفت بۆیان. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی. بەڵێ کاکشوان ڕابەر پێشمەرگەی دیێرین میوانی ڕاڵی ئەمڕۆیە لە ستودیۆکانمان لە هەولێرەوە لەگەڵمان دەبێت. کاکشوان ئێوارە باش سپاس بۆ ئامادەبوونت لە ستودیۆکانمان لە هەولێر بۆ بەرنامەی ڕاڵە. بەناوی خوای گەورە میهرەبان زۆر سپاس بۆ بەرنامەکەتان، سپاس بۆ جەناب کاڵێ خان لە خزمەتتان دای. کاکشوان ناشکری نەبێت ئەم وڵاتە سەراپای بۆتە قەیران بان جارە بە پرسیارێکی ئێرەنی دەست پێ بکەین. خانەنشینان ئاهەکیان بەبەر هاتەوە دوای ساڵانێکی دوور و درێژ لە پەراوێز خستن. ئەگەر سەرنجێکتان لەم بارەیەوە هەیە فەرموو. بەڵێ سەرەتا پێم خۆشە باسی ناوی بەرنامەکەتان بکەم. دەستان خۆش کە ناوتان لێناوە ڕایەلا چۆن کەناڵەکە کە بە ناوی پەیامە واتە ئەو حزبە کە کۆمەڵە پەیامێکی بە بەرنامە بۆ خەڵکی هەرێمی کوردستان هەیە، بە هەمان شێوەش بەرنامەکەتان کە ڕایەڵەیە واتە جسر و پردی پەیوەندی دیارە هەمیشە ئەم بەرنامە ئەم کەناڵە ئەم حزبە پردی نێوان خەڵکە و لەگەڵ دەسەڵات. بۆیە ئەو بەرنامانەی کە پێشکەشی دەکەن بەوەی ئێستاشەوە جێگای خۆشحاڵیە. دیارە مەسلەی پێشمەرگە بەڕاستی
لە ئێستادا کۆمەڵێک کێشە و بێشەی هەیە. دیارە لە هەرێمی کوردستان تەنیا خانەنیشانی هێزەکانی هەفتا کێشیان نییە، ڕاستە ئەوان نزیک 2 مانگە کە موچیان وەرنەگرتووە، بەڵام بەداخەوە کە لە هەرێمی کوردستان کۆمەڵێک کێشەی هەمەلایەنەی سیاسی و ئابووری و ئەمنی و جڤاچی هەن. یەک لەو کێشانە کە ئێستا ئێمە بۆی داوت کراوین کە باسی لەسەر دەکەین مەسەلەی وەرنەگرتنی موچەی خانەنیشانی سەربازی هێزەکانی هەفتایە. دیارە هەرێمی کوردستان وەکو حکوومەت بە شێوەیەکی گشتی مەسئولە لەوەی کە کێشەی دارایی، کێشەی موچە، کێشەی میزانیە بۆ هەموو موچەخۆران و بۆ هەموو خانەنیشانیان چارەسەر بکە کە تا ئێستا چارەسەر نەکراوە. بەداخەوە ئەوەش لەبەر ئەوەیە کە ئەو لیستەی موچەخۆران کە هەیە لیستێکی ناڕوون و ناشەفافە، کۆمەڵێک خەڵکی ناوی ناتەواو و ناوی دووبارەی تێدایە، بۆیە حکوومەتی بەغدا ئامادە نییە ئەم موچەیە لەسەر ئەم لیستە بدا. ئەوەش دەبی خەڵک بزانی بەڕاستی موچەخۆرانی حەقیقی ئەگەر هەر کاتێک موچەیان بۆنێ یا دواب بکەویتن، یعنی دەبنە قۆچی قوربانی پێناو ئەو لیستەی کە لە حکوومەتی هەرێمی کوردستان دراوە کە ناوی خراپی تێدا. بێمە سەر باسەکەم کە خانەنشینانی هێزی هەفتە ئەمن دەپرسم، حکوومەتی هەرێم یەک حکوومەتە، ئایا بۆ هێزەکانی هەشتا لە منتیقەی زۆنی زەر لە منتیقەی پارتی کە سەر بە ئەوانن یعنی کێشەیان نەبی و هەروەها موچەوەر بگرن، بەڵام هێزەکانی هەفتا لە زۆنی زەرد لە زۆنی سەوز کێشیان هەبی؟ خۆمەگەر حکوومەت یەک حکوومەتە. لە گردبوونەوەکە ئەمن دەبینم یەکێک بەڕێزێک بە ناوی وتەبێژ یا بە ناوی هەموو گردبووەکان داوا دەکات، دەڵێ داوا لە وەزیری دارایی دەکەم ئەو کێشەیە چارەسەر بکە. پێم جوانە، پێم باشە، وەزارەتی دارایی وەزارەتێکی معنی و پەیوەندی دارە، بەڵام حەقە داوا پێش هەمووان لە وەزیری پێشمەرگەش بکە کە وەزیری هەموو پێشمەرگەیە و لەسەر میلاکی یەکێتیە. داوا لە جێگری سەرۆکی هەرێمی کوردستان بکە کە جێگری سەرۆکی هەموو هەرێمی کوردستانە لە میلاکی یەکێتیشە. حتا با داوا لە سەرۆکی یەکێتیش بکە کە زۆر جار لە بەغدایە ئایا چمانای هەیە کە هێزی هەفتا کە هێزێکی ماندوون، هێزێکی شۆڕجێرن، هێزێکی خەبات جێرن، من هێزی هەشتاش هەروایە هێزێکی ماندوون، بەڵام قسە لەسەر ئەوەیە کە موچەیان وەرنەگرتو هێزەکانی حەوتا وەکو خانەنشینەکان. ئایا بۆ ئەم فەرقە و جیاوازیە بکرێ؟ گوناهڵین ڕۆژانە پێویستیان بە بژێوی ژیانە با بە تەکید. جا پێویستە حکوومەت بە زووترین کات ئەم کێشەیە بە تایبەتی و بە گشتی کێشەی موچەخۆران چارەسەری بکە بە هیچ شێوێکی تاخیر نەبی و دوانەکەوی. بەڕای تۆ هۆکاری ئەم جیاوازیکردنە چییە؟ بۆچی جیاوازیەکرێت لە نێوان هێزەکانی هەفتا هەشتادا؟ وەڵاهی یعنی ئینسان پێخۆش نییە کاڵێ خانبیلێ، بەڵام تەبیعیشە، یعنی ئەوەی دەزانی با باشتر بزانی، ئەوەی نازانی با بزانی. یعنی سیراع و ململانەیەکی تون لە نێوان پارتی و یەکێتی هەیە، ئەویش لەسەر حسابی خەڵکە. زۆر جار لێرە و لەوێ یعنی دش بە یەک ئیش دەکەن و هەروەها قسەی خراپ لێرە و لەوێ لەسەر یەک دەڵێن، لەوانەیە جاری وە هەیە سکاڵای خراپ لەسەر یەکتر تەقدیم بکەن. ڕاستە زەڕ بە یەکتر دەگەێنن، بەڵام لە کۆی سکاڵاکان و کۆی پرۆسەکە و کۆی ململانێکە زەر بە چێ دەگا؟ زەر بە خەڵکی هەرێمی کوردستان دەگا، زەر بە خەڵکی هەژار و نەدار دەگات، چونکە بەرپرسەکان لە هەردوو لە بە پارە و پولێکی زۆر تەیارن، پرچەکن، پارە و پولێکی زۆر یانی ئەمە دەبینین. یعنی ئەگەر خەڵکیش هەژار و نەداربی، بەڵام تا ئێستا پرۆژەی دارایی، کار و کەسابەت، بازرگانی بەرپرسە باڵاکانی هەردوو لا ڕاوە نەستاوە. ئەگەر ئێمە دەبینین هەرێمی کوردستان لە ڕووی هەندێک مەشاریعی داراییەوە لە پێشکەوتندایە، ئەو پرۆژانە ئەو پرۆژە داراییانە هەر هەبوویان هی بەرپرسە باڵاکانی لایەنە دەسەڵاتدارەکانن، تەنانەت کەسێکی بازرگانیش ناتوانانی بازرگانی ئازاد بکات. جا بۆیە بەڕاستی یعنی
هۆکارەکە سەبەبەکە ململانەی نێوان لایەنە دەسەڵاتدارەکانە لە جیاتی ئەوەی یعنی بە ئاراستەیەک ینی ململانەی تەحەداکان کەن ململانەی یعنی غەیری خەڵکی هەرێمی کوردستان کەن لە نەیاران لە ناحەزان دێن ململانەی یەکتر دەکەن بەڵام لە کۆی ململانێ خەڵکی هەرێمی کوردستان دەبێتە قۆچ قوربانی هەرێمی کوردستانە لە پای ململانەی ئەوان تا ئێستاش دابەشی دوو ئیدارە دوو جوگرافیا دوو دارایی دوو هێزی پێشمەرگە دوو هێزی ئەمنی بۆتەوە بەواقع ڕاستە بە نەزەری یعنی یەک حکوومەتە بەڵام بەڕاستی چەند دەسەڵاتێکە یعنی بە تایبەتیش دوو دەسەڵات لە نێوان دوو دەسەڵاتیش یعنی بەرپرسە هەرە باڵاکان بە تایبەتی ئەوانەی لە بنەماڵەکانن دەستخۆترن ئەتوانن زیاتر کار بکەن و ئیش بکەن کە ئەوە بەداخەوە ناسنامەی هەرێمی کوردستانی ناشرین کردووە و قەوارەکەشی خستۆتە خەتەر کە لە دنیای دەرەوە وەکو جاران مامەلە لەگەڵ ئێرە نەکرێت. باشە کاکشوان ئەمڕۆ بەرواری نۆی 2024 و هەتا ئێستا بەشێک لە خانشینانی سەربازی کە دەکاتە ماوەی 71 ڕۆژ موچیان وەرنەگرتووە ینی ئەمڕۆ نوێیە بەڵام هێشتا موچەی مانگی حوتیان وەرنەگرتووە ئەمە لە کوێی دنیای ڕەوایە وەڵی بەس لە هەرێمی کوردستان و ئەگەر لە شوێنە هاوشێوەکانی بێ ئەگەر ناقسەکە زۆر جوانە هەرێمێک کە هێزی پێشمەرگەی کوردستان لەگەڵ جەماوەرەکەی شۆڕشیان کردووە بینایان کردووە ڕاپەڕینیان کردووە حکومەتیان پێهێناوە قوربانیان داوە بەداخەوە کە ئەمڕۆ بێن ئاوا مامەڵە لەگەڵ هێزی پێشمەرگە لەگەڵ هێز ئەمنەکان لەگەڵ خانەنشینان دابکەن هەرێمێک کە خاوەنی سەروەت و سامان و داهاتێکی زۆرە بۆ نمونە پێشتر نەوت دەفرۆشرا بەڵێ نەوت ڕاگیرا بەڵام ئێستا ئەو نەوت ڕاگیرانە بە جۆرێک لە جۆرەکان لە ساڵحی حکومەتی هەرێمی کوردستان و دەسەڵاتدارانیەتی بۆ چونکە جاران بە فەرمی دەفرۆشرا ینی حسەیەکی فەرمیان لێوەردەگیرا لە ڕێگای شەریکاتەکان بەڵام لە ئێستادا زیاتر لە 300,000 بەرمیل ڕۆژانە نەود بە قارچاق دەبرێت چەند ڕۆژێک بەر لە ئێستا گوێمان لێبوو دەیگوت 500 تانکەری هەرێمی کوردستان لەسەر حدودی ئەفغانستان وەستاون لە سانسۆر دەرناچن کە کوالێتی زۆریان بۆ دەکرێت لەبەر ئەوەی نەوتەکە ئیتر ڕەنجی گۆڕاوە خراپ بووە بە هەر حاڵ یعنی لە ڕابردوو لە سەردەمی مالیکی لە 2014 دابەش نەکردنی بەشێک لە موچەکانی خانشینانی سەربازی کارێکە بە ئەنقەست کرابێت دواتر 300,000 لە ئێستاشدا بە میزانیە تەثبیت کراوەکە 950 ملیار دینار بۆ موچە خۆران بێ وێڕای ئەوەی کە لە هاوپەیمانان وەردەگیرێ کە باجەکان وەردەگرن گومرگەکان وەردەگرن کە داهاتی مرکزی و فیدرالی وەکو پێویست نادەنەوە بەغدا هەموو ئەو داهاتانە دێتە دەست دەسەڵاتدارەکانی هەرێمی کوردستان بەڵام بەداخەوە لە سۆنگەی ئەوە چەند کەسێک هەڵسوکەوتی تێدا دەکەن تەنانەت بەرپرسەکانی تریشیان نازانن یعنی ئەوەیە کێشە دروستەکە ئەوەش ناحەقیە بە حەقی خەڵکی هەرێمی کوردستان و خاننشانیانی پێشمەرگە دەکرێت. باشە کاکشۆن پێت وایە ئەمە کارێکە بە ئەنقەست کرابێ لە کاتێکدا بەشێک لە هێزە سەربازیەکان موشیان وەرگرتەوە بەشێکی وەریان نەگرتو. من لەو ماوانە لە منتیقەی سلێمانی بووم سەردانی خەڵکێکم کرد لە خانەنشینان باسییان کرد کە بەڕاستی ینی لە جیاتی ئەوەی موچەی هەموو موچە خۆرانی هەرێمی کوردستان هی وەظائف و هەرچی متەقاعدی نیشنواتە خانەنشینان و هەرچی بەهرەمەندیش دەبی هاوتا بکرێ لەگەر موچەکانی بەغدا دێن موچەی خانەنشینە فەقیر و هەژارەکان ڕادەگیرێ بەڕاستی ئەوە هەر لە یعنی ئانقەست و لە عەمدەن دەچی ئەگەر نابۆ یعنی مەجموعەیەکی کەم یان هێزێک لە هەموو خەڵکی هەرێمی کوردستان یعنی موچەی تا ئێستا دوومانجی پێنەدرێ ئەوە لە عەمدەن و لە بەبەرنامە دەچی. باشە زۆرن ئەوانەی خۆیان کردوتە خاوەنی گێڕانەوەی ئەم مافەزەوت کراوەی خانەنشینان بەڕای تۆ حەقیقەت و ڕاستی ئەمە لە شوێدایە؟ بەڵێ وەڵاهی
ڕاستە قسەکە زۆر جوانە بەناو بە نەزەری لە هەرێمی کوردستان حکوومەت هەیە دەسەڵات هەیە خاوەن هەیە بەڵام خاوەن و حکوومەت نابێ هەر بەناو و هەر بە نەزەری بی لەسەر حسابی خەڵک بچەوسێنی تۆ خۆی تەیار و خۆی دەوڵەمەند کە ئەگەر ڕاستە حکوومەتێکی دڵسۆز و حەقیقی هەیە بەڕاستی دەبێ خۆی قوربانی بدا بەڵام خەڵک تێر و تەژیبی بەڵام بەداخەوە ئەمڕۆ لە سەر کەول و لەسەر حسابی خەڵک یعنی چەند کەسێک یعنی تەیار و دەوڵەمەند دەبن یعنی ئەوەش ناکاتە خاوەنداریەتی حەقیقی ئەگەر ڕاستە ئێمە یعنی حکوومەتێکی مەلۆتکەین حکوومەتێکی ساواین بە هەر حاڵ ئەم ئەزمونەمان گوزەر کرد لە 91 تا 95 و تۆزێک دواتریش هەردەمان گوت حکوومەتەکەمان ساوایە و نەدارین و باسەبری لەسەر بگرین بەڵام لە هەندێک حکوومەتی هەرێمی کوردستان بۆ نمونە لە ڕووی دیموکراتیەت و ئازادیەوە دەڵێ ئێمە لە پێش هەندێک وڵاتانین کە دەیان ساڵە کە هەن کەچی ڕاستیش نییە بەڕاستی تا ئێستاش لە هەرێمی کوردستان خەڵک لەسەر ئینتیما وەلا بۆ حیزبێک بۆ ئایدۆلۆژیەک بە جۆرێک لە جۆرەکان کە سیناریۆی بۆ دروستەکرێ دەگیرێ بەڵام کە دەگیرێ جیرانەکەی جیرانێکی سیاسیە کاتێک کام بەرپرسێک دەیەوێ کاتێک کە واستەیەکی هەیە بین عشیەت وەضوعاها ئازادی دەکات جا ئەو کەسە بۆ نمونە ئەگەر متەهەمە یعنی بۆ ئازادی دەکەی ئەگەر نامتەهەمە بۆ چەند ساڵە دەیگری و لە مافەکانی مەحروم دەکەی یعنی ئەوەی تریش دیموکراتێتش بە هەمان شێوە کرایتە شتێک خەڵکی پێچەواشە دەکرێت ئەگەر نا ئەگەر ئەوە دیموکراتیت بی کە لە حکوومەتی هەرێمی کوردستان پیادەی دەکەن یعنی بەڕاستی خەڵکە حکوومەتی هەرێمی کوردستان ئەم دیموکراتیت ڕاو بنێ ئەو کەسانەش بەڕاستی لە دەسەڵات لا بدا کە ئیدعای دیموکراتیت دەکەن دیموکراتیت ئەوەیە کە بەڕاستی هەموو خەڵکەکان بۆ ژیان یەکسان بن و دادگەریان لە نێواندا بکرێت کە دادگەری پێچەوانی یەکسانیە بەڵام با بۆ ئازادی یەکسان بن لە بەرامبەر یاسا و دەستوردا یەکسان بن نەک دەستور و یاسا بەسەر خەڵکێکی لە ڕوولاوازدا بسەپێ بەڵام خەڵکێکیش بە ئارەزووی خۆی نەک هەر جەریمەیەکی مەدەنی و نایاسایی بکە بەڵکو سەروەت و سامانی گەل تەهریب بکە بە هەدەر بدا بە قاچاق ببە وەکو نەوت کە هی هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستانە تەنیا بۆ چەند کەسێک بی کەس نەزانی نەداهاتەکەی چییە و نەچەندە و نەچی لێ دەکرێت ئەوە دیموکراتیەتە وەڵڵا دەبێ ئارەقەی یعنی شەرم بڕێژن کە چی کە باسی دیموکراتیت نەکەن با ناوی دیموکراتی خواز لە خۆیان نەنێن هەر ناوێکی تر لە خۆیان نەنێقەی ناکە ئەگەر دیموکراتیەتی ئەمریکا و ئەوروپا و خۆر ئاواش ئاوابی یعنی ئەو خەڵکە حەقا ئەم دیموکراتیەتەی نەوێ بەڵام لە وڵاتان بەڕاستی ماف هەیە ئازادی هەیە ئەگەر چی تێبینیشمان باشە کاک شۆن بەڕای ئێوە دەسەڵاتدارانی هەرێم ئامانجیان چی بوو وان نزیکەی 10 ساڵە ئەم مافەی خانەنشینانیان زەوت کردووە لە کاتێکدا هەر سێ سەرۆکایەتێکی هەرێم موچەکانیان بە تەواوی ئیمتیازەکانەوە وەردەگرن ئامانجیان چی بوو لەم کارەکەەوە نزیکەی 10 ساڵە بە کورتی کاڵێ خان ئامان چەند شتێکی سەرەکیە بەڵام پێش بێمە سەر ئامانجەکان ئەسبابەکان ئایا ئەهداف و ئەسبابەکان لە چێوە هەڵدەقلی بەڕاستی لە فەهم و تێگەیشتن و تێڕوانینیان بۆ دەسەڵاتداری بۆ حکومڕانی وا دە حکومڕانی دەگەن کە بەڕاستی دەبێ حکومڕانیان تەنیا لە بەرژەوەندی خۆبی تیجارەت و بازرگانی پێ بکەن ئەگەر نا ئەوە دەوڵەتداری حەقیقی نییە حکومڕانی حەقیقی نییە یعنی خەڵک هەژار و نەداربی بەڵام ئەوان لەسەر حسابی خەڵک دەوڵەمەند بن لەسەر حسابی داهاتی یا لەسەر حسابی دەسەڵات یعنی دەوڵەمەند بن سەبەبەکان و ئەهدافەکانیش بەڕاستی ئەوەیە کە دەیانەوێ سیاسەتی تەجویع و برسیکردن بەکاربێنن بۆ ئەوەی خەڵک بە دوویان کەوی خەڵک پەیڕەویان لێ بکە ئەوان ئەوەندە یعنی دڵسۆز نین لەگەر خەڵک تێر و تەژی بکەن چونکە دەزانن ئەگەر خەڵک یعنی خاوەنی ملک و ماڵ و سەروەت و سامان و داهات و ژیان و بژێوی خۆی بێ لەوان بێمنەت دەبێ ئەوان دەیانەوێ خەڵک برسی بکەن بۆ ئەوەی بە ناچاری پاسەوانیان پێ بکەن بە ناچاری کارمەندیان پێ بکەن بە ناچاری هەواداریان پێ بکەن بە ناچاری فشاریان لێ بکەن و دەنجیان پێ بدەن بۆ ئەوەی لەسەر کار بمێننەوە بەڵام بەڕاستی لێرە بەولایوە دەرفەتە کە خەڵکی هەرێمی کوردستان
تەواو تیانگا ئەو کەسەی کەنەیان ناسی خەتا لە خۆیەتی خەتا لەوان نییە ئەوان ممارەسەی غەریزەی خۆیان نیەتی خۆیان تێگەیشتنی خۆیان کردووە بۆ خەڵک بە کردار دەیسەلمێنن کەچن چیان دەوێت چۆن دە حکوڕانی دەگەن نەزەریان بەرامبەر بە خەڵک و هاوڵاتی چیە و چۆنە بەڵام بەداخەوە ئەوە هێشتا هەندێک لە هاوڵاتیانن نایان ناسن و تێناگەن. کاکشوان زیاد لە 2 مانگە موچەیان وەرنەگرتووە بەشێک لە خانشینانی سەربازی حاڵ و گوزەرانیان چۆنە ڕۆژانە چۆن تێپەڕێنن؟ کورد دەڵێ زجی تێر ئاگای لە فەقیری نییە. مەلیکی بەریتانیا کاتێک کە خەڵک ویستیان بیگۆڕی و خۆپیشاندانیان کرد ڕاوێژکارەکان پێیان گوت قوربان خەڵک لەسەر جادێ و داوای نان دەکا گوتی با پاقلاوەی بخۆن زا کەسێک کە نانی نەبی پاقلاوەی چ بخوا هەندێک جار گوێمان لە بەرپرسە باڵاکان دەبی دەڵێن خەڵک چ عیبیەتی یعنی هەتا هەندێک جار دەڵێن جا خۆ ئێمەش موچەمان وەرنەگرتووە قسەی وا بێسەروبەر دەکەن کە خەڵک فی سفر دەکەن ئەگەر نا بەڕاستی یعنی ئەو خەڵکەی کە هەژارە نەدارە کە پێویستی بە موچەوەرگرتنە ئینسانی موچەخۆر کە نەشیبی بەڕاستی یەک ڕۆژ تەسیری سەلبی تێدەکا ئەو تەسیریە سەلبیە کاتێک کە خێزانەکەی مناڵەکانی داوای پێداویستی لێ دەکەن ناتوانانی ژیانیان دابین کە ینی لەگەڵ خێزانی تێک دەگیرێ لەگەڵ ماڵ و مناڵی ناچار دەبی لەوانەیە جاری واهەیە پەنا ببەرنەبەر دەستلێک بەردان کێشە بۆ دروستبوون کێشەی کۆمەڵایەتی کێشەی جڤاچی بەڵام بەداخەوە کە بەرپرسە باڵاکان خاوەنی سەروەت و سامانی هەرێمی کوردستانن هەندێک کەس هەیە بە تەنیا بۆ تا حکوومەتۆکەیەک ینی خاوەنی گروپە خاوەنی کۆمەڵگەیە خاوەنی ینی تەلار و ڤێلا و ساختومان و ئاپارتمانی زۆر گەورە و باڵایە ینی 3 مانگان لە هەولێرێ لە سلێمانی بە شوێنێکی دامەچوو دەبینی کە چەندان بینایی گەورە دروستکاون خۆ ئەوە هی موچەخۆر نییە خەڵکی خەژار نییە هی بازرگانی ئازاد نییە وەڵڵاهی هەمووی هی دەسەڵاتدارەکانە هیچ کەسێک ناتوانانی بەبێ ئەوان هیچ کار و ئەوە هیچ بازرگانیەک لەو جۆرە بازرگانیە گەورانە بکە جا بەڕاستی خەڵکی موچەخۆر کە موچەی وەرناگری 2 مانگی بۆ زۆرە ناچارە بچی دەست بپان کاتەوە قەرز بکە بەڵام بەداخەوە کە ئەوە شەهامەتی بەرپرسە باڵاکان بی میلەتی خۆیان زەلیل و زەبوون کەن ئەو میلەتەی کە لە پێناو بیناکردنی ئەمڕۆ ڕاپەڕینی بەرپا کرد ڕاستە بە پاڵپشتی هێزی پێشمەرگە بوو کە خۆم ئەوسا یەکێک بووم لەو پێشمەرگانە کە لە زۆربەی شەڕ و شۆڕەکان بەشداریم کرد بەڵام ئەگەر هێزی جەماوەر و هێزی گەل نەبایە پێشمەرگە نەی دەتوانی داخلی نێو شارەکان بی لە زۆر شوێن پێشمەرگە نەگەیش بوو بەڵام خەڵک ڕاپەڕینی بەرپا کرد بوو خەڵک بارەگاکانی ئازاد کرد بوو خەڵک یعنی بارەگا یان هێزەکانی داپلۆسێنەری ڕژێمی فاشستی بەغدای سەرکوت کرده بوو بەڵام ئەوە حەقا حکومەتی ئەمڕۆ وەو خەڵکەی دەداتەوە بەڵام ئەگەر خەڵک بەو شێوەیە هەنگاو بنێ بەرداوام بی بەڕاستی خەتای خۆیەتی دیارە ئەم دەسەڵاتەی قبولە. کاکشوان لە هەموو دنیا ئەوانەی هەموو تەمەنی خۆیان دەبەخشنە خزمەتی خەڵک و حکوومەت و نیشتیمان ڕێز لێ گیراوترینن. ئەی خانشینانی هەرێم بە هەمان شێوە مامەڵیان لەگەڵ کراوە دەکرێت؟ ئەگەر دووبارەی بکەیتەوە ببوورە عەفوەن. لە هەموو دنیا ئەوانەی کە هەموو تەمەنی خۆیان ئەبەخشنە خزمەتی خەڵک حکوومەت نیشتیمانەکەیان ڕێز لێ گیراوترینن. ئایا لە هەرێمی کوردستانیش خانشینەکانمان بە هەمان شێوە ڕێزیان لێگیراوە دەگیرەیان نە؟ نەخێر بێگومان ئەوە پرانسیپێکی ژیانە یاساییە دەوڵەتە پێشکەوتوەکان ئەو کەسانەی کە تەمەندارن بە تایبەتی قودەمان شۆڕژێڕن خەباتیان لە پێناوی ڕزگارکردنی گەل و نیشتیمان کردووە خەباتیان لە پێناوی بیناکردنی دەوڵەت و حکوومەتدا کردووە کاتێک کە بە ساڵادا دەچن یعنی خانە نشینێکیان بۆ دەبڕێتەوە کە ئیکتیفای یعنی ژیانیان دەکا بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان بەو شێوە نییە یعنی حتا لە سەردەمی پێغەمبەری سەلات و سەلامی خوای لەسەر بێ ئەم سیستەمە ئابووریە پێشکەوتووە و سەرکەوتووە هەبووە حتا بەرامبەر بە جوولەکەیەک بۆ نمونە یعنی کاتێک کە پێغەمبەر
بینیویەتی کەسێکی تەمەنداری جوولەکە کاری کردووە ینی پرسیەتی بۆ کار دەکا ئەو جوولەکەی گوتوویەتی لەبەر ئەوەی پێویستم پێیە چونکە هەژارم نەدارم فەرموویەتی بڕۆن لە بەیتولمالی مسلمانان واتە لە خەزێنە واتە لە وەزارەتی دارایی ئەوسای مسلمانان موچەیەکی بۆ ببڕنەوە کە پێی بژی بۆ هەتا گەنج بوو ئیشی دەکرد قوربانی دەدا بەڵام ئێستا نەتوانی بەحەسێتەوە بەداخەوە ینی ئێستا بە هەزاران خەڵکی خانە نشینمان هەن جامەدەنیبی یا پێشمەرگەبی موچەیەک وەردەگرن بەڵام موچەی لە کاتی خۆنا یا موچەیەکی کەم یعنی ئەگەر تەماشە بکەین نەک هاوتانی لەگەڵ هی بەغدا هاوتانیە لەگەڵ هی بەرپرسە باڵا و کاربەدەستەکانی لایەنە دەسەڵاتدارەکانیش کە ئەوان زیاتر سەروەت و سامان و داهاتیان بۆ خۆ قۆرق کردووە ئەوە قسەیەک نییە تا من بیکەم تا جەنابەت یعنی ئەوە هەموو خەڵکی هەرێمی کوردستان بەبەر چاو بەعەیان یعنی دەبینی ژیانی مەسئولە باڵاکان یعنی چیە و چۆنە من بۆ خۆم پێشمەرگەی بوومە لە دەرێ وەڵاهی بینی و من کە یعنی هیچیان نەبووە لە حیزبەکانی تر زیاد نەبووینە بەڵام ئێستا هەرچی سەروەت و سامانە کەوتیتە بەردەستیان حتا نایدەنە حیزبەکانی تریش یعنی حتا لە نێو خۆشیان لایەنە دەسەڵاتدارەکان یعنی وەکو پێویست نادەنە خەڵکی خۆشیان دێن دەدەنە خەڵکی تایبەت ئەو خەڵکانەی کە تەواو بە گوێیان دەکا کە لەگەڵیاندا کە ئەمەلیان پێەیە کە پاسەوانیان لێ دەکا کە بەرگریان لێ دەکا کە تەواو پیاوی خۆیانە گوێ لە مستی خۆیانە ئەڵقە لە گوێ خۆیانە یعنی ئەوان تێر و تەژی دەکەن و دەوڵەمەند دەکەن ئەگەر هیچ قوربانیشیان نەدابێت هیچ خەباتیشیان نەکردبی پیاوی ڕژێمی بەعسیش ببن بەڵام دێن زوڵم لەوانە دەکەن کە قوربانیان داوە و کە تەدعیان داوە کاکشۆن مافی خانشینان بە یاسا بۆ سەرانسەری عێراق ڕێک خراوە بۆچی هەرێمی کوردستان نایە بچێتە ژێرەمبارە جا کالە خانەوە یەکێکە لە کێشەکانی هەرێمی کوردستان کە بەڕاستی یاسا هەیە بەڵام ینی وەکو پێویست یاسا لە هەموو حاڵەت و لە هەموو کاتەکان و بەسەر هەموو کەسەکاندا جێبەجێ ناکرێ ینی تەنانەت ینی یاری بە احترامەن بە یاساش دەکرێت ئەمە دەبینین لەو جەرا ئیمانەی کە ڕوودەدا بە چ شێوەیەک مامەڵە لەگەڵ یاسا دەکرێت ینی ئەویش هەمووی لە سۆنگەی ئەوەیە کە هەردوو لایەنی دەسەڵاتدار جا هەر کەسە و بەو ئەندازەیە کە دەسەڵاتی لەبەردەستە کە حکوومەتی لەبەردەستە لی بەرپرسیارە ئیدی هاتینە هەموو جونگەکانیان قۆرە کردووە یەکێک لە جونگەکان یاسایە یعنی ئایا حاکمێک دادوەرێک ڕێزم بۆ حاکمەکان هەیە یعنی هی غەیری لایەنە دەسەڵاتدارەکان بی یعنی مەگەر بەدەگمەن ئەمە نابینم حزبەکانی تر یعنی وەکو کۆمەڵە یەک گرتووە مەسەلەن هەندێک لە حزبی تر تەنانەت ینی خاوەنی مدیر عفوەن خاوەنی مدیری قوتابخانەیەک بێ عەمیدی کولیەک بێ حتا پارتی و یەکێتی هاتین یعنی کولیەکانیشیان داگیر کردووە کولیە کۆلیژێک بۆ نمونە لە زاخۆ هەیە لە زاوێتەیە لە زۆنی زەرد هەیە لە لای پارتی یعنی یەک کەسی وەرناگری کە یەکێتیش بی کولیەک لە قەڵاچۆلان هەیە لە سلێمانی هەیە یەک کەسی پارتی لێوەرناگری یعنی تەماشەی ئەو تەسەڕوفاتەی ئەو حکومداریەی ئەو قۆرقکاریەی یعنی بەڕاستی دەبێت خەڵک بزانی دەست خۆش کاک شوان ڕابەر پێشمەرگەی دەرین سوپاس بۆ ئامادەبوونت لە ڕایەڵە ئەم ئێوارەیە ڕایەڵەم پێشکەشکردن ئاسوودە بن